ئەم کاتتان باش هەر کاتێک بمانەوێت باز لە بزوتنەوەی چەپ و مێژووی بزوتنەوەی چەپ لە عێراق و کوردستاندا بکەین حیزبی شوعی عێراق و حیزبی شوعی کوردستان پشکی شێریان لەو مێژووا بەرەکەوێت هەر کاتێک بمانەوێت باز لە هۆکارەکانی پاشەکشەی بزوتنەوە چەپەکان لە عێراق و کوردستاندا بکەین ناکرێت هەردوو حیزبی شوعی عێراق و کوردستان لەو هاوکێشەیە دەربێنین. ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بەڕاشکاوی میوانداری یەکێک لە سەرکردەکانی حیزبی شوعی کوردستانی کردووە. عەبدوڕەحمان فارس عەبدوڕەحمان ناسراو بە ئەبوو کاروان بەخێربێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. زۆر سپاس. ئەمێلیەوە دەست پێ بکەم دوای نزیکی 77 ساڵ لە تەمەنی حیزبی شوعی عێراق و نزیکی 18 ساڵێک لە تەمەنی حیزبی شوعی کوردستان تا دێت بزوتنەوەی چەپ لە عێراق و کوردستان بەرەو پاشەکشە ئەڕات. هۆکاری ئەمە چییە؟ دەرە هۆکاری جۆرا و جۆری هەیە توانین بڵێم یەکێک لەو هۆکارانە ئەساسیشە تەسیریشی هەبووە تا ڕوخانی ئەو وڵاتە سۆشیالیست و شوێعەکان بوو کە لەو سەردەما کە دەسەڵاتی نیوەی با بڵێن لایەکی دنیایان بەدەستەوە بوو ئەو ئەحزابە شوعیانە بۆیە ئەوە بمانەوە نەمانەوێ بە دەرەجەی یەکەم تەسیری ئەساسی هەبووە لە لاوازی بزوتنەوەی چەپ و لە عێراقش و لە کوردستان تا چەند حیزبی شوعی عێراق و حیزبی شوعی کوردستان پاشکۆی ئەو وڵاتە سۆسیالیستیانە بوون. ئەکی دێمە پێشتر حیزبی شوعی کوردستان نەبووە حیزبی شوعی عێراق بووە بەڵێ پەیوەندیەک هەبووە لە نێوان حیزبی شوعی عێراق و یەکێتی سۆڤێت و تەسیراتی خۆشی هەبووە بەڕاستیلەوە بەڵام ئەگەر بەراوردی بکەی حیزبی شوعی عێراق لەگەڵ ئەحزابی شوعی دەوروبەر ئەوە حیزبی شوعی ئەتوانم بڵێم حیزبی شوعی عێراق و کاتە ڕێی تایبەتی خۆشی هەبووە لەسەر ڕووداوەکان. بەڵێ باشە بەڵام ئەگەر پەیوەندی حیزبی شوعی عێراق لەگەڵ یەکێتی سۆڤێت هەر تەنها پەیوەندی بوو بێت بێگومان ئەبێت ڕوخانی یەکێتی سۆڤێت ئەو کاریگەریە لەسەر حیزبی شوعی عێراق دانەنێ بەڵام ئێمەی بینین کاریگەریەکە زۆر گەورەیە. کاریگەریەکە گەورەیە خۆی چووکەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی معنەویەوە ئەو دارمانە تەسیراتی خۆی بەڵام پاشەکشەی حیزبی شوعی بەردەوام پاشەکشەی حیزبی شوعی لە دوای ڕوخانی بلۆکی خۆراڵاتەوە مانای ئەوە ناگەینێ بە جۆرە لە جۆرەکان حیزبی شوعی عێراق پاشکۆ بووە بۆ یەکێتی سۆڤێت. ئێمە ناتوانین بڵێن سربەخۆیی خۆی هەبووە ڕۆلی تایبەتی خۆی هەبووە بەڵام ناکرێت قسە لەسەر ئەوە بکەین کە لاواز بوو ئەو حیزبە کۆمەڵی ئەسبابی تر هەیە لە عێراق و کوردستانە هۆکارن بۆ ئەوەی حیزبی شوعی نەیتوانێ ئەو ڕۆڵە گەورەی و ئەساسی خۆی ببینێ کە لە ڕابردوودا بوویەتی. بەڵێ دیاترین ئەو لەمپەرە ناوخۆیانە چییەکە لە بەردەم کاریەوەیە کە قسە لەسەر ئەگەر عێراق وەکو عێراق تەماشای بکەین قسەی لەسەر بکەین ئەوە عێراق لە کاتێکدا لە ڕێگای شەڕۆ عێراق ڕووخا با بڵێن دەسەڵاتە ڕووخا و عێراق داگیر کرا ئەوە عێراق دواتر دەسەڵاتێک دروست کرا لەسەر ئەساسێکی تایفی لەبەرەوە لێرە ئەو تەوزیە ئەو دابشکردنە تایفیە دیسان تەسیراتی باشە گەرمە کاریگەری لەسەر هەموو عێراق هەبوو بێ ئەی لەسەر کوردستان ینی لە ساڵی 90ەوە ئێمە لە هەرێمێکە ئاژین کە حیزبایەتیکردن تایە ئازادە هەتا ئاستێکی زۆر ئازادی حیزبایەتی و ئازادی کاری سیاسی فراهەم کراوە بۆ حیزبی شوعی تا دێت لە پاشەکشەدایە. ئێمە زۆر قەناعەتمان بە و قسەیە نییە کە ئەکرێکە حیزبی شوعی بەردەوام لە پاشەکشەدایە بەڕاستی ئێمە ئێستایشە ئەگەر تەماشا بکەین ئێمە جێشێکەوە دوور و ئەندامی حیزبمان هەیە بەڵام ڕەنگە هەڵبژاردنەکان باشترین سەنگی مەحەک بن بۆ دەرخستنی نفوزی هەر حیزبێک. کێ قەناعەتیەیە هەڵبژاردنەکان ئەمڕۆ ئەساسێکی هەیە کێ قەناعەتیە ئەنجامی هەڵبژاردنەکان ئەنجامێکی دیاریکراوە و بە تایبەتی بەردەوام وابێ هەڵبژاردنەکان لە ساڵی 92 کە قسەی لەسەرەکرێ هەموو ئەوانەی کە بردووشانەتەوە حکوومەتیانیش دروست کردووە هەموو ئەوە بەڵگەنامەی زۆر هەیە لەو بارەیەوە کە ئەیسەلمێنێ ئەو هەڵبژاردنانە سەختەکاریتیا ئەکرێ ئەو هەڵبژاردنانە دەسەڵات بەکاری دێنێ سوودی لێوەرئەگرێت لەبەر ئەوە ینی تاکە پێوەەر ناکرێ تەعاملی لەگەڵا کرێ بە نەتائیجی هەڵبژاردنەکانەوە ئێمە وای نابینین و ئەو هەڵبژاردنانش وا نابێنێ بەو ینی بە بڕۆی تۆ یەکێک لەو هۆکارانی کە لە هەڵبژاردنەکان ئێوە پێگەیەکی لاواستان هەیە ئەوەیە کە ساختەکاری لە هەڵبژاردناکرێت بەڵێ یەکێ لە هۆکارە ئەساسیەکان ئەوەیە
هەر لە بانگەشەی هەڵبژاردنەوە هەر لە پەیوەندیکردنی خەڵکەوە هەر لە ڕێگریکردن لە دەنگدانی لایەنەکانەوە حتا ئەگاتە فەرزکردنی دەنگەکان تۆ سەختت لە سەرکرێت چۆن تەسیراتی خۆی نییە بەڵێ باش بەڵام ئەگەر ئەو هەڵبژاردنانە ئەمەندە سەختەکاری تیاکرا بێ و ئەوەندە بە لا ڕێدا برابێ ینی حیزبی شوعی لە هەموو پرۆسەکان بەشداری کردو و لە هەموو شال دوای ئەنجامەکان دانی بە ئەنجامەکانە ناوە ئێمە مەتەرەن لە هەڵبژاردننی 2000 شارەوانەکانی سنووری سلێمانی واژوومان نەکرد و دانیشمان پیانە ناو و بەیانیشمان دەرکرد لەو ڕۆ ئەو کاتە ئەوە هەندێک قسە و باسی دروست کرد حەزەکەم دوایی بینە سەر ئەو تەوەرە باز لەوە بکەین بەڵام لە هەڵبژاردننی ساڵی 92 حیزبی شوعی بەشداری کرد نەگەیشتە پەرلەمان لە هەڵبژاردننی ساڵی 2005 ئێوە لە پاڵ حیزبە گەورەکان بەشداریتان کرد تا گەیشتە ساڵی 2009 کە لیستێکتان لەگەڵ چەند حیزبێکی تر دروست کرد ینی ئەمە مانای ئەوە نییە کە ئێوە بەردەوام لە هەڵبژاردننی دوای ساڵی 92 چوونە پاڵ حیزبە گەورەکان مانای ئەوە نەبوو کە ئێوە بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە متمانەتان بە جەماوەری خۆتان نەبوو بەیان دڵنیا بوو بن لەوەی کە ناگەنە پەرلەمان ئێمە یەکەمین شێت کە بەشداریەکەین لە هەڵبژاردن وەک چالاکیێکی حیزبیش تەماشاکەین ئەین تەنا گرە و ناکەین لەسەر بردنەوە منەظەماتی ئێمە جموجۆڵەکە پەیوەندی بە خەڵکۆکە بە شێوەیەکی فراوانتر سیاسەتی خۆی ڕوونەکاتەوە لەبەرەوە تەنها ئێمە گرە و لەسەر ئەوە ناکەین بەڵکو ئێمە هۆکاری تر هەیە ئەیکەینە هۆکار ئەمەلەیەکی دیموکراتیە ناکرێت ئێمە حیزبێک داوای دیموکراتی بکەین و بەشداری لە پرۆسەیەشی دیموکراسیە ینی هەموو حیزبێک هەموو گروپێکی سیاسی هەوڵێوادا کە سەرکەوتوو بێت و دەسەڵات بگرێتە دەست لە وڵاتە یعنی ئەمە مافی کرد ڕەوای هەموو حیزبێکە بۆ حیزبی شوعی هەوڵی بۆ ئەمە نەیەوە ئێمە هەوڵمانداوە ئیترەوە توانە و تااقەتمانە بەڵێ باش ئەگەڕێمەوە بە ساڵی 90ەکان ساڵی 93 ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتنە بارگرژیەکەەوە زۆرێک لە چاودێران پیان وا بوو کە حیزبی شوعی لەو بارگرژیە تەسلیم بە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و بەمەش لە بەرامبەر حیزبە گەورەکانە هەموو شتێکی دۆڕان تۆڵی چی لەمبارەوە لەسەر چی کام بارگژی من نازانانی ئەو بارگەکەم تهدیدی بکەیت کە تێدا کادرێکی ئێوە بە ناوی سۆران شەهید کراوە کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانش بە ناوی غەریب هەڵەدنی شەهید کرا بەڵێ ئێمە ئەوە جێگای ئەسەف بوو بۆ ئەوە تەوانەوە ئیدارەکردنی ئەو قەزەیە ئیدارەیەکی زەرەر بە زیان کەوت بۆ هەردوولە لەبەرەوە ئێمە مقڕێکمان هەبوو بە شێوەیەکی فەرمی داوا نەکرا و کادرێکی گەنجمان لێ بوو پێشمەرگەیش نەبوو بوو ئەو ڕووداوە ڕوویدا تاپانەکیت بە زیان بۆ هەمولای کەوتەوە نەکەمە قسەکە لەسەر ئەوە بوو کە حیزبی شوعی دوای ئەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی ڕێکەوت لە بارگرژیە هاتە دەرەوە حیزبی شوعی تەسلیم بوو هەموو شتێکی لە بەرامبەر هێزە گەورەکان دۆڕاند ئەمە تا چۆن ڕاستە ڕاست نییە ئەوە ئێمە هیچ کاتێک تەسلیم نەبووینە بەڵام قناعەتی تەواومانەیە هەموو کێشە و گرفتەکان هەموو شەڕەکان هەموو ململانەکان ئەبێ لە ڕێگای حیوار و گفتوگۆ و معالەجە بکرێ خۆ ئیستیمرار ناکەین ئەگەر کەسێکمان شەهید بوو بێ یان دوو کەسمان شەهید بوو بێ چ ئێمە بین چ لایەنێکی تر بێ وە بێ دانیشین و معالەجەی بۆ بکەین لەبەرەوە ئێمە تەسلیم نەبووینەتەوە بەڵکو ئەگەر غەڵەتێکیش کرابووە هەڵەیەکی گەورەش کرابێ ئەوە هەرە بێ دانیشین معالەجێکن خۆ بەردەوام نابین شەڕ دروستکەین بەڵگە بۆ ئەم قسەیە کە باسی ئەەکەن کە ئەڵەن حیزبی شوعی تەسلیم بوو هەموو شتێکی بەرامبەر حیزبە گەورەکان دۆڕاند ئەوەیە کە کۆمیتی ناوەندی ئێوە لە دوای ئەو بارگژە سکرتێری حیزبەکەی تەجمید کرد و خۆشتان دانتان بەوە ناکە ئەو سکرتێرە تەسلیم بووە لەبەر ئەوە لاتان برد شتیوانی ڕاست نییەوە عومەر عەلی شەخ ئەبوو فاروق کە ئێمە ساڵێکی دوای ئەو بارگژێشت زیاتر لە ساڵێکە و سکرتێری حیزب بووە و خۆشی داوای کردووە کە نەبوو کە لە کۆنگری داهاتووی حیزبەکەی ئێوە ئەو سکرتێرە تەجمید کرا تەجمید نەکرا ڕاست نییە تەجمید نەکرا بە ئارەزووی خۆی داوای کشانەوەی کرد و کۆمیتەی ناوەندی هاوڕێکەری مەحمەدی دانا بەڵێ باشە لە شەڕی ناوخۆ چ لە شاخ و دوای ڕاپەڕێنیش لە شەڕی ناوخۆیە قسە و باز زۆرەکرا بەڵام لە سەردەمی شاخە حیزبی شوعیەکە لەو حیزبانی کە پشکێکی باشی بارەکەوێت لا بەسە لە شەڕی ناوخۆیە لە دوای ڕاپەڕینیش لەگە دەستپێکردنی شەڕی ناوخۆ لە کوردستان
ئێوە بەردەوام بە حیزبێکی نزیک لە پارتی دیموکراتی کوردستان حسابەکران بۆ یەکەمین شت یەکەمین پرسیار ئێمە پێش ڕاپەڕین پشتی زۆرمان بەرنەکەوتووە لە شەڕی ناوخۆ چکەم شەڕی ناوخۆوە لە ساڵی 1970 دەستی پێکردبوو لە بینی لایەنەکانی تر بالعکس ئێمە ماوەیەکی زۆرمان لە تێکۆشان بووین بۆی ئەو لایەنانە ئاشت بکەینەوە تاکو هەشتاوسی حیزبی شووی تووشی شەڕی ناوخۆ بوو لە بەرەوانە دوای ئەوەشە ئێمە ئەو قسەی کە ئەکرێ ئێمە لە دوای شەڕی ناوخۆی 94 با بڵین ئێمە بالعکس ئێمە حیزبێک بوونە و ڕای تایبەتی خۆمانمان هەبووە و ئەو سەردەمە ئێمە دژی شەڕ بووینە لە کاتێککە پێمانیانەوت هەڵوێستانە ئێمە ماوت هەڵوێستمانەوەی دژی شەڕین ئێمە لەبەرەوە هەردوو لاتان لەسەر حەقنین ئێمە بۆیە هەر لە سەرەتایشەوە داوای ڕاگررتنی شەڕمان کردووە بۆیە پێم وایە ئێمە تەوازنێکمان بووە و هیچ کاتێک هیچ کام لەو لایەنانەمان فەرز نەکردووەتە سەر لایەنەکەی ترە و هەردوو لایەنیشمان بمانەوێ نەمانەوێ بە دۆستی خۆمامان نەخڵندەوە ئەگەر لەسەر شەڕی ناوخۆ لە شاغ بمێنمەوانێ حیزبی شوێعی کەوتم پشکێکی باشی بەرەکەوێ ڕەنگە مێژوو بۆمان بژێڕێتەوە کە پشکێکی باشی بەرەکەوێ چەندین پێکهێنانی چەندین بەرە لە نێوان حیزبی شوێعی و حیزبی سۆسیالیستی جاران و پارتی دیموکراتی کوردستان و وە چوونە بەرەیەکەوە لە دژی یەکێتی و کۆمەڵێک لەمانە ئیسلمێنێت کە حیزبی شوێعی بەشێکی باشی هەبووە لە شەڕی ناوخۆ لە سەردەمی شاخە و تەنانەت دانپێنانی خۆتان لە ڕووداوەکانی قڕناغا و پشداشان کەەوە تەوەرێکە هەڵەگرم بۆ دوایی دواترەگەڕێمەوە سەری هەر لە شەڕی ناوخۆ لە ساڵی 90ەکانە ئێوە بەوە تاوانبار کران کاتێک یەکێتی و پارتی لە ناوچەی بالیسان لە شەڕدا بوون کەسیان توانای ئەویان نەبوو پێشڕەوی بکەن بەڵام دوایەوەی هێزێکی چەکداری زۆری سەر بە ئێوە بە شێوەیەکی نهێنی چوونە پاڵ هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی لەو شەڕاشکە ئەمە تاسوان ڕاستە ئێمە ئەگەڕێمە بۆ سەر جەبهەکان کە دروست بووە یەکەمین شت ئێمە ئەوەتوان هەڵەگرین بۆ تەوەری دواتر باس لەواکەین بەڵێ ئەوە شتێکی نێنی نەبووە حیزبی شووی بەشداری کردووە لەو شەڕە بەڵام ئەوە سیاسەتی گشتی حیزب نەبووە چونکەم حیزبی شووی ئەو کاتەی ئەو شەڕە بووە ئەو کاتێک کە ئەو شەڕە بووە مەفارەزی لە قەرەغا بووە لە گەرمیان بووە لە دەوروبەری کفری بووە و سەرکردایەتەکەی پڕ بووە لە کەسانی بەتەمەن لە ئافرەت لە دکتۆر لە مهندس لەبەرەوە لە بیری حیزبی شوویە نەبووە بپلکێتە ئەو شەڕە و بەشداری ئەو شەڕانە ویستم پرسیاری ئەوەت لێ بکەم بەشداریکردنی هێزێکی حیزبی شووعی لە پاڵ پارتی دیموکراتی کوردستانە لە دژی یەکێتی بەڕای زۆرینەی حیزب بوو یان شتێکی شخصی بوو کرا ئەکید ڕای زۆرینەی حیزب نەبووە و بڕیاری قیادەی حیزب نەبوو بە بڕیاری کێ ئەو بەشداریەکرا مەڵبەندی هەولێر ئەو کارێک ئەی ئیجراعاتی حیزبی ئێوە چی بوو بەرامبەر ئەتر ئەو کاتێک کە ئەوە بوو ئەوەندەی پێ نەچوو و شەڕی پشت ئاشانیش کرا هەموو وەرەقەکان تێکەڵێ یەکتر بوو بۆ شەڕێکی گشتی بەڵام هەر بە هەمان کات ئەوەی کە مەسئول بووە لەو شەڕە ئەکید لەلایەن حیزبەوە ئیجراعاتی لەگەڵ کرا بەڵێ باشە بۆچی بەردەوام باسی ئەواکرێت کە لە ناو مەکتەبی سیاسی حیزبی شووعیە خەتی یەکێتی و خەتی پارتی هەیە ئەوە هیچی ئەساسی نییە و ڕاست نییە بەردەوام باس لەواکرێت کە زۆرێک لە مەکتەب سیاسیەکانی حیزبی شووعی نزیکن لە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەتوانین بڵێن بڕیاریشان بەدەست و بڕیارەکانشان فەرزەکەن بەسەر ئەوانی ترا دڵنیاتەکەم وانە بریار لای ئێمە بەدەنگە و ئێمە لە مەکتەبی سیاسیش کە هەر مەسەلەیەک بێتە گۆڕێ مناقەشەی ئەگرێ هەموو ئەوانە بە دەنگدان یەکلایەکرێتەوە نەپەیوەندی بە فلان وەیە نەسڵاحەتی کەسیش لەویتر زیاترە مەکتەبی سیاسی یەک مەکتەبی سیاسی و سکرتێری حیزبیش لە مەکتەبی سیاسی و لە کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیە یەک دەنگێکیە و کاڕێکی سەرکردایەتی لای ئێمە وایە باش باسی دەنگدان و باسی ئەوەت کرد کە ئێوە گەڕێنەوە بە ڕای زۆرینە بەڵام لە دوای ڕووداوەکانی ئابی ساڵی 96 دوای پارتی گەڕایەوە بۆ شاری هەولێر و حکوومەتی پێکهێنا ئێوە بەشداریتان لەو حکوومەتا کرد لە کاتێکدا زۆرینەی کەوادری حیزبی شووعی دژیەوە بەشداریە بوون کێ ئەو بڕیاری فەرز کرد
یەکەمیشێتە و بریارە لە کۆمیتەی ناوەندی دراسەکراوە ئەو بریارەیشە ئەو کاتە بۆ بەشداریکردن تەبعاً بە زۆرینە و کەمینە بووە ڕاست نییە زۆرینە دەنگی داوە بۆ بەشداریکردن بەڵام ئەو سەردەمە حیزبی شوعی مەرجی بووە بۆ بەشداریکردنە دوو مەرجی ئەساسی بووە یەکێک لە مەرجی ئەساسی ئەوەی ئاشبوونەوە ڕابگەێنن لەگەڵ یەکێتیە مەرجی دووەمیش دوورکەوتنەی پارتی بووە لەو عیلاقەتەی لەگەڵ ڕژێمی عێراق باشە ئەو دوو مەرجی ئێوە جێبەجێکرا با بەشداریتان کرد لە حکوومەت بەڵێ ئەتوانین بڵێن هەوڵ درا بۆ ئاشبوونەوە ئەوانە بەڵام بە تەواوەتی جێبەجێ نەکرن بەڵام هەتا ساڵی 2023 ئاشبوونەوەی گشتی نەکرا ئەمە مەرجێکیان ئەی مەرجی دووەمتان جێبەجێکرا ئاشبوونەوەی گشتی کرا بەڵام ئەتوانین بڵێن دوو ئیدارە تەوحید نەکرا و عیلاقاتی هەردوو لە هەبوو کۆبوونەوەی هاوبەشی بەڵام ئەو واقعێک بوو کە هەمومانیتیان ئەژین تەنانەت ئاشبوونەوەی گشتیش نەکرا لەو چەند ساڵە تا تەنانەت ساڵی 2001 و 2022 کۆمەڵێک ڕوودا و ڕوویە لە نێوان هەردوو لادا پرسیارەکەی من ئەوە بوو ئەی بۆ مەرجی دووەمتان بۆ مەرجی دووەم کامەیە کە بەشداریتان لە حکوومەت تاگرت بە دوو مەرجێکیان ئاشبوونەوەی گشتی و مەرجێکیشان پسڕاندنی پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی عێراق ئەتوانین بڵێن هینێک بوو یعنی با بڵێن فەرقێکی هەبوو ئەو پەیوەندی وەکو خۆی نەمایەوە اینجا تۆڵی لە تا 2002 ئاشبوونەوە نەکراوانە یعنی ئاشبوونەوە لە 1970ەوە لە ڕێکەوتن نامەی واشنگتۆن کۆتایی پێ بەڵام ئەو ڕێکەوتن نامەیە هەردوو لایەن خۆیان باسییان لەوە دەکرد کە زۆربەی جێبەجێ نەکرا ئەوە باسێکی ترە ئەگەڕێنەوە تۆ باسیەوەت کردوتە زۆرینە لەگەڵ ئەوە بووە کە بەشداری لەو حکوومەتا بکەن بەڵام من زانیاری زۆر وردم لایە کە کەوادری خوارەوەی حیزبی شوێعی لەگەڵ ئەوە بوون ئەگەر حیزبی شوێعی بەشداری لە حکوومەتا بکات باشتر وایە بەشداری لە حکوومەتا بکات کەیفێتی ئەو کاتە بەدەستەوە بوو لە دەڤەری سلێمانی بەڵام ئێوە بە پێچەوانی ئەو زانیاریەکانی لای من ئەڵێت کە 5 کەس لە ناو سەرکردایەتی حیزبی شوێعی ئەو بڕیاریان سەپاندووە کام بڕیاری بەشداریکردنی ئێوە لە حکوومەتی کە پارتی دیموکراتی کوردستان لە دوای ڕووداوەکانی ئابەوە پێکهێنا ئەخر ئەگەر بەراوردێک بکەیت دوای ڕووداوەکانی ئاب یعنی بە چەند ساڵێک یەکێتی نیشتمانی حکوومەتی لێرە دروست کرد بەلای کەمەوە 2 ساڵ فەرقیەیە لە کابینەی با بڵێن سلێمانی لەگەڵ ئەوانی ترە یعنی ئەوە سەرەتا ئیدارەیەک بوو برادران لێرە بەڕێویانە بردەوە لەبەرەوە ئەوە نییە دووەمیشت ئەو 5 کەسەوە فەرزی کردووە شتیوان نییە و ئێمە لە ناو کەوادری خۆمانە تەنانەت ڕاپرسیشمان نەکردووە کوا ئەمە لەکوێ ئەو نەتیجەتە تۆ هاوردووە بەڵێ ئەوە بەپێی کۆمەڵێک راپۆرتی خۆتان کە لە مەحەلی شارەکانتانەوە بەرز کراوەتەوە بۆ سەرکردایەتی حزب کە من لەبەردەستمان هەندێکیان باس لەوە ئەکەن کە کەوادری خوارەوە زۆربەی ناڕازی بوون بۆ بەشداریکردنە بە هەر حاڵ یەکێتی لە ساڵی 96 کە گەڕایەوە شاری سلێمانی ڕاستە و خۆ بە ناوی حکوومەتی هەرێمەوە بەشداری کرد نەک بە ناوی ئیدارەوە بە ناوی حکوومەتەوە قسەی کرد و تەنانەت لە یادەوەری هەمومانایە و کاتە کە باسی لەوە کرد ئەوان حکوومەتی شەرعیان هەیە ئێمە تا ئەو کاتەی کە ینی پرسیارەکە ئەوەیە نەئەکرا ئێوە بەشداری لە حکوومەتا بکەن یان بەشداری لە هیچ یانانەکەن ئەگەر ئێوە حیزبێکن لە نێواناتانەوە بمێنەوە ئێمە ڕای تایبەتمانە بوو یەکەمیش یەکێتی حکوومەتی دروست کرد لە کاتێکە ئەو کابینەیە دروست کرا کە کاک دکتۆر بەرهەم بووە مەسئولی و کاک عەدنان مفتی جێگری بوو ئەو کاتە بەڵێ داوایان لە ئێمە کرد بەشداری بکەین ئەکید ئەو بەشداریکردنە ئێمە بەشداریمان لە هەولێر ئەبێ ئەوە بزانرێ ئستمراریەتی بەشداربوونی 92مان بووە ئەین لەبەرەوە نەبووە کابینە پارتیەکە مەتەن کە یەکێتی لە هەولێرا بووە و دەسەڵاتی کاکۆسترتی شەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە ئێمە هەر وەزیرمان لە هەولێرا بووە واتە ئێمە بەردەوام بووینە لە مشارەکەکردن لەو حکوومەتەی کە لە پایتەختا بووە جا ئەو کاتە ئەگەر یەکێتی پایتەختی بەدەست و بوو بێت یا پارتی بەدەستیەوە بوو بێت لەبەرەوە ئەو کاتانەی کە هاتین ئێمە چ تەسەورێک ئەکرێمەتەن هاتن بەشداریمان کرد داوایان لێ کردین بەشداری بکەین ئێمە دیراسەیەکمان کرد مەثەلەن لە وەختی خۆی یەکێک لایەنەکان بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە هاتن لێرە بەشداری بکەن لەوێ دەریانیان کرد یعنی تۆ ئەتەوێ مەثەلەن
کارێکی ئیجابی بکەین لەو بارودۆخە معقەدەیە بەتەن ئێمە بین بەشداری بکەین لە حکوومەتی یەکێتی ئەکیید ئەو دی و ئەبێ واز بێنین لەو دیم دیسان هاتیە تەرەفێکی ترەوە ینی ئەوە پێمان ئەوە نەبوو ینی مەرجیەوە بۆ بەشداریکردن لە حکوومەتە ئەوە بووە کە ئەو حکوومەتە پایتەختی بەدەستەوە بێتە گرنگ نییە ئێمە ئەو کاتەوا بەشدار بووین ینی ئیسیبراریەتمان بووە لەو بەشداریە لەبەر ئەوە نەبووە ئەو حکوومەتە پارتی بەڕێوەیە بە بەڵام ئێوە بەو هەنگاوەشتان پێدوانیە بوونە لایەنگر بە جۆرێک لە جۆرەکان ئێمە ئەبێ بزانرێت ئێمە ئەو کاتەیشە با بڵێن لە ئابی ئەوە ئێمە ڕێیەکی تایبەتیمان بووە بەیاننامەیەکی دوور و درێژمانەیە پێمان خۆشە بگاتە هەموو لایەک لەو بەیاننامە ئێمە قسە لەسەر ئەوەکەین پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ هەولێرمان ڕزگار کرد ئێمە ئەڵێن نەخێر هەولێر داگیر کرا باشە کە داگیر کرابێت ببوورە یەک دەقە لێرە بوەستین ببوورە ئەگە پایتەختی وڵاتێک داگیر کرابێت پێ دوایە ئەو مؤسساتانی کە تایەتی مؤسساتی شەرعی بن نا ئێمە کە حکوومەت هاتە ناوە یەکسەر دەرچوو یعنی هیچ تیانەماوە ئەو کاتە تەنها ئەو ڕۆژەی کە هاتن حکوومەتی لەگەڵا هات لەبەرەوەی شوامانەوت وەگەر پارتی خۆی بەتەناباتایە ئاسایی بوو لای ئێمە با بڵێ لەبەرەوە ئێمە ڕای جیاوازمان بوو تەنانەت لە بەیاننامەکەمانە تاکی دەکەینەوە کە چوونی یەکێتی نیشتمانی بۆ سنوور زیانی گەیاندووەتە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بەیاننامەیەکمان کرد ینی زۆر بە دۆستانە ئەو بەیاننامەی قوبوڵ کرد پارتی دیموکراتی کوردستان کە بەیاننامەیەکی تون بوو هاتین لێرە کە کاک مەسعود هات لێرە سەردانی سلێمانی کرد چوین لەگەڵ یا قسەمان کرد وتمان باشترین فرسەت ئەوەیە داوای ئاشتبوونەوە بکەن بۆ یەکێتی بێتەوە باش ئێوە بەردەوام لە ناو قاعدەی خۆتانە لە ناو جەماوەری خۆتانە واتان وێ ناکردووە کە لە شەڕەکانی قڕناقە و پشتاشاندا نوشیروان مستەفا تاوانبارە لە کاتێکا بەڵگە مێژوویەکان ئەم شتەمان پێ ناڵێن بەڵگە مێژوویەکان ئیسەلمێنن کە شەڕەکانی قڕناقە و پشتاشان بە زۆربنی دەنگی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بۆ ئەم هەنگاوە ئێمە لە کام وەسیقا وتومانن تەنها نەوتێنان مستەفا تاوانبارە بە وەسیقا نا بەڵام ئەوەی کە لە جەماوەری خۆتانەوە جۆبیستی ئەبین ئەوە شتێکی زۆر باوە ئەوە ڕێی جیاوازی کەوادری حیزبیە ئەوە ئێمە توانین بڵێن شەڕێک بووە لەوە بەڵام کەسی یەکەمی کە قیادەی ئەو شەڕێی کردووە کاکنەوشێروان بووە دیارە لەو شەڕانێشە کۆمەڵێ تەجاوزاتی زیاد لە پێویست کرا ئەگینا شەڕ بێ خۆت ئێمەش ئەگەر بێن هەر کەسێ بێت شەڕمان لەگەڵا بکە هەر فیشێکی پێوەنین بەڵام ڕەنگە کرد مەسایلی دیل کوشتن و هەندێ مەسائلەیە ئەتوانرا نەکرێ ئەوە لەبەرەوە زیاتر قسە لەسەر ئەو مۆڵوە باشە بەڵام نوشیروان مستەفا خۆی لە بگیرەوەریەکان یا باسی زیانەکانی ئەو شەڕە بۆ شێوەیە ناکات چۆن باسیەکە ینی ئەو زیانانەی کە ئێوە باسی ئەەکەن ینی بە شێوەیەک باسیەکەن کە زیانێکی زۆر بوو تەجاوزاتی زۆر کراوە بەڵام خۆی لە بیرەوەریەکان یا بۆ شێوەیە بۆمان باز ناکە بۆمان دەرەکەوێت کە زیانەکان زۆر کەم زیانەکان وازەحن زیاتر لە 100 کەسی ئێمە شەهید بووە لەو شەڕانەیە و ئافرەتی تایە کەس ناتوانێت بڵێ دکتۆری تایە مهندسی تایە کەسی بە تەمەنی تایە ئەوەیە ئێمە قسەی لەسەرەکەی باشە بەردەوام حیزبی شوعی خۆی بە حیزبێکی ئاشتی خواز و میان ڕەو نیشانەیە بەڵام ئێوە تاکە حیزبن لە کوردستانە کە چەندین سەرکردەی خۆتان لەسەر ئەوە سزاداوە کە بەشداریان لە شەڕی ناوخۆیان نەکردووە بەڵام حەزەکەم وەڵامەکە دەڵگری بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورد و ئەگەڕێنەوە لاتان